ئێوارەتان باش، من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. ئەم ئێوارەیە قسە دەکەم لەسەر بڵاوبوونەوەی هەندێک ڤایرۆس و نەخۆشی لە نێو منداڵانە. خۆتان نزانن پەتایەک بڵاو بۆتەوە کە بەشێکی زۆری منداڵان جیرۆدەن بەدەستیەوە، زیاتر لە کۆکە و هەناسەتەنگی و هەروەها هەڵامەت خۆی دەگرێتەوە بەشێکیان، بەشێکی دیکەیشیان ینی یان داهێزان و تاو لەرزیشی لەگەڵدایە. من ئەمە بەشێک دەبێت لە گفتوگۆکەم لەگەڵ میوانەکەم، هەروە قسە لەسەرەوە دەکەین کە چۆن ئێمە دەتوانین منداڵێکی تەندروست دروست بکەین لە خواردن و خۆراک ڕای بێنین، دووری بخەینەوە لە هەندێک خواردن و خۆراک کە زەرەر لە تەندروستیان دەدا. هەروە ئێستا وەکو دەزانن لە هەموو ماڵێکدا ئەنی بەڕاستی ئایپات و مۆبایل بۆتە ڤایرۆسێکی کوشندە بۆ منداڵان کە وای لێ هاتووە 24 کاتژمێر بەدەستیانەوەیە لە بەردەم شاشەیەکی زۆر ڕووناکدا کە زۆربەی منداڵەکان تووشی کەمخەوی بوون، هەروەها باری دەرونیان بە ئاراستەیەک تێک چووە کە هیچ ئیشتیهایەکیان حەزێکیان بۆ خواردن نەماوە، خەویان تێک چووە کە ئەمانە هەمووی کاریگەری دەبێت لە داهاتوو لەسەر جستەیان و هەروەها لەسەر تەندروستیان. منەم شەو زۆر بە خۆشحاڵیەوە میوانەکەم دکتۆر پشدەر عەبدوڵڵا، پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان و کۆ ئەندامی هەناسەی منداڵانە. کاک دکتۆر زۆ بەخێر بێن. کاک دکتۆر پێم بڵێیت ئەم پەتایە چییە بڵاو بۆ تو، یاخود ئەم ڤایرۆسە چییە کە لە ناو منداڵدا بڵاو بۆتەوە؟ باش لێ پرسمان حەوت پرسیارەکە یاخود ئەمە حەوت پرسیارەکەمان تەنها ناوی بەرنامەکەی ئمە پرسیاری حەوتە ئەشکرێ بە حەوتە وەربێ لەش خۆم بە خۆشحاڵە زانم لەگەڵ بەڕێزی ڕاگەان کارێکی بەتوانایە تاوان لە بەرنمەیەەکە من پێم وایە هەم تۆرەکان شتی زۆ گرنگن و بابەتی زۆ سەرەکین هەم بۆ تەندروستی مناڵان هەم لەوەی کە ئێستا پەتایەکش بڵاو بۆتەوە تاوان ئەگەر بۆی کە خەڵک لای ڕوون بێ بۆی شتەکان تێکەڵ نەبێ باسی ئەم پەتای بکەین بەگشتی ئێمە ساڵانە زیاتر لە 200 جۆر ڤایرۆسمان هەیە کە مناڵان تووشی جۆرها یعنی چەند پەتایەکەکەن ئەم پەتایانە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر نیشانەکانی جیاوازەوە لە خودی ڤایرۆسێکەوە بۆ ڤایرۆسێکیش ئەو نیشانانە جیاوازە، بەڵام بەگشتی بۆی خەڵک لە بەرچاوی ڕوون بێت و پێشتریش لە راپۆرتێکە هەر لە ڕاگەیانەکەی بەڕستان لە تەلەڤیزیۆنەکەی بەڕستانە باسی ئەوم کرد کە عادەتەن لە گەڵکردنەوەی دەرگای خوێندنگا و قوتابخانەکان و لە سەرەتای هاتنی وەرزی پاییزە پەتایەک کە پێوترێ پەتای بڵین هەڵامەت لە ناو مناڵانە بڵاوە بێتەوە حتا لە ناو گەورانیشە، بەڵام بە زۆری لە ناو مناڵانە کە تۆ زێل و تەڕی و نەرمەتایەکی لەگەڵا بێ هەندێک جار و ینی کۆکەیەکی کەمیان لەگەڵا بێ کە ئەمە نیشانەکانی زۆر سووکە و زۆر ئاسانەوە بە ئاسانی تێپەڕێ دەنا هەندێک مناڵ نەبێ زۆر جار ئەو مناڵانی کەڕەبۆیان هەیە یاکوتە سیاری سنگیان هەیە سیرێکی لەو کاتانێ بۆ پەتا سوکانش زۆر جار تۆزێ قورسەرێکی لە چاو مناڵی تر و زۆر جار ئەمێنێتەوە. لە دوای تەبان عادەتەن کە وەرزی وشکە سەرما دەست پێەکە لە 15-12 خۆ دەزانین لەوە وڵاتی خۆمانە عادەتەن لە 15-12 ئیتر و هەوایەکی وشکی جەوێکی وشکی سارد دەست پێەکە لەو کاتەیە تەبان تا نزیکەی 1-2 تا 15 هەموو ساڵێوا بووە پەتایەکی زۆر قورس دەست پێەکە پەتاکە تای زۆ بەرز تەرێشێکی زۆ بەرز و ناڕەحەتی زۆر و هەوایەکی زۆر ینی کۆکێکی زۆر وشک و خەڵک بە زۆربەی خەڵک ئیگرێت زۆر جار پێویستیان بەداخڵ بوو نەبێت و بەشێک لە شتێکی تریشەیە ئەمە تەبان بەشی زۆریان ئینفلۆنزان بەشێکی زۆری تریشەوەی کە بەتایبەتی مناڵان ئەیگرن و مناڵی بچوو خوارێک ماگەگرێ کە ئارێزڤە کە زۆر جار لە بەشی خوارەوەی کۆئەندامی هەناسەیانگرێ ئەمانە عادەتەن لەناو کوردەواری شتێک هەیە کە لەو کاتانەیە زۆر جارڵێ کەی خوا بارانێکی بەڕەحمەت ببارانێ ئەم دەردوو بەتایە بشواتەوە تەبەن ڕقسەکە زۆر جوانە لەو کاتانەیە کە وەرزی باران و ئەمانە دەستپێکە خۆت زانی تەڕوتوشی ئیتر ئەم پەتایانە کەمە بنەوە یعنی هێواشە بنەوە بۆ لەبەری خودی خۆی ڤایرۆسی ئینفلۆنزاوە ڕێزوی تۆزێ زۆر ڕقیان لە حاڵەتی شێداریە و تەڕوتوشیە لەو کاتانەیە چی ئەبێت وەرزەکە نەرم ئەبێتەوە هادی ئەبێتەوە ئیتر تا بەهار وانە تێپەڕێت تەنها ئەو مناڵانی کەڕەبەوە یاخودە سیاریان هەیە سیرەکەی عادەتەن لە وەرزی پاییز و بەهارانە ئەمانە لەبەرەوەی حاڵەتی ئەوانەی کە شتێکێ لە تووبە پێوترێ ئەلێرجین ئەوانەی کە هەستەوەری هەستیاری دروستەکەن زۆر زیاد دەبێت لەبەرەم گژوگیا و تۆپ و تۆز و ئەمشتانە سیرەکەی ئەمە دایم خیزەی سنگوانان هەیە ئەگیناوەکی تر حاڵەتەکە سوک ئەبێتەوە ئەم ساڵ جیاوازە لەگەڵ ساڵی تر ئەم ساڵ بۆچی جیاوازە تەبان
بیرمان نەچێ لە کۆڕۆناشە یەک دوو حاڵەتی چەند ساڵێ بووە دو ساڵ بۆ حاڵەتی ڕوویا سیرەکەی پەتاکان نەمابوون کە چی لە ناکاو پەتایەکی قورسا و حاڵەتی قورس و پەتایەکی قورس بوو کۆکەی تۆند و تایبەرز ئەم ساڵیش تقریبن بە هەمان شێوازە ئەگەر سیر بکەین پەتاکان بەمانێ بە نیشانەی قورسن ینی وەک نیشانەکانی قورسە بەڵام بۆ مەترسیداری نە بەڵێ ئێمە بێ دووش لێک جیا بکەینەوە بەڕاستی یعنی شتی مەترسیدار لەگەڵ شتی قورس مەرج نییە کە پەتایە کە تۆ سەرێشەیەکی زۆر هەبوو تایەکی بەرزێ بوو چەند ڕۆژێمایەوە ئیتر زۆر هیلاکی کردی بەو مانایەکە ئەو پەتایە مەترسیدارە نا یعنی ئەبێ خەڵک ئەم دووشە جیاکاتەوە من هەمیشە وتومە پەتاکان مەترسیدار نین ئەو شتانی کە مەترسی دروستەکات ئەبێ بە مەترسی دایک و باوکەکانە بۆچی دایک و باوکان تۆ پەتایەکی ڤایرۆسیەت کۆمەڵێک نیشانەیە یعنی ئێستا من ئەو پەتایە خۆم گرتم تقریبا دە ڕۆژێ پێشسا گرتم یە چوار ڕۆژ هەتایەکی زۆر زۆر بەرزم لەگەڵا بوو شەوانە تا کاتژمێر دووسیان خەوم لێ ناکە و تابانی کە خەوم لێکە و دەجار خەبەرمە بەوە بەڵامی چم بۆ نەخوات باوەڕکە کە بە خەڵک بڵم تەسەوڕ ناکە فلواوتی عراقیم خواردووە فلواوتی عراقی دوای چوار ڕۆژەکە تام نەما قڕ گێشەی هەبوو تۆ زە کۆکەی لەگەڵا بوو نەرمە بڵین کۆکەیەکی زعاج کرد کە ئەمەیە ئێستا دەبینی زۆر تەبیعی بسم چییە کاتێک دایک و باوکانە برمە مەترسیە گەورەکە ئەو کاتەیە کە لەگەڵ یان دژمنێکی وەهمی بۆ خۆیان دروستەکەن دێن کۆمەڵک چەک دژی ئەو دژمنە بەکارێنن کە ئەو چەکە هیچ سوودی نییە بۆ دژمنە یعنی هیچ زەرێ مەبەستە دا و دەرمانەکە ئای دەست خۆش ئەوە ئەسڵی بابەتەکە تۆ ڤایرۆسێکی هەیە دێ چەند ڕۆژێ حاڵەتی قورسە بۆ دروستەکە مەترسی نابۆ مەترسی لەسەر ئەو مناڵانەیە ئەو خەڵکە بە ساڵات شوەیە کە نەخۆشی درێژخانیان هەیە باش بۆ نە کۆمەڵک مناڵت هەیە نەخۆشی درێژخانی کۆ ئەندامی هەناسەیە نەخۆشی درێژخانی ببورن مێشک و دەماری هەیە هەرسو جگەری هەیە سیستەمی بەرگری طبعا جا من زۆر بەترسەوە باسی ئەم شتێکە ماڵم کە کێشەی لە سیستەمی بەرگریە بوو خەڵک هەردوو جا تووشی پەتا وەڵە بەخوا بەرگری هەر نییە ئەوە زۆربەی کات من لەوە ئەترسم ئەو شتێ بەکاربێنم کاکە ژیان کە ئەڵێن ئێمە کێشەی لە سیستەمی بەرگریابێ نەقسی بەرگریابێ ئەو مناڵانە کە نەخۆشی زۆر قورسیان هەیە نەک ئەو مناڵی تۆ کە لەوانەیە هەندێک جا لەبەری هەستیاری سنگی هەیە کێشەیەک لە لوتیایە گۆشتی زایەیە مشکلی ڕەبۆی هەیە زوو تووشی پەتا ئەبێت پەتاکە زۆر لەگەڵامێنێتەوە کێشە لە نەقسی مەناعیان نییە کێشە لە شێوازی مەناعەکەیە کە بە ناڕێکی زۆر جار پەلاماری شتەکانەیە بۆیە ئەوەی کە مەترسیە دایک و باوکان ئەتوانن ببن بە مەترسی گەورە و ڕاستەقینە لەسەر تەندروستی مناڵەکانیان ئەگیناوەکی تر ئەم پەتانە بەڵێ قورسە ئیزعاجە ناڕەحەتە دکتۆر خوالێ من با پرسیارێکم ینی تۆ لەگەڵ پێدانی دەرمانی بە منداڵ تا ئەو کاتەی پەتاکە یا ڤایرۆسەکە لە ناو جستەیە خۆی نامێنێ کە هەم زۆر جار لە تۆ باباسەکرێ 4 ڕۆژ 5 ڕۆژ هەفتەیەکە و دواتر خۆی نامێنێ ینی ئەگەر دەرمانە شروب یا دەرزیە حەبیشی لێتێ ڕاستە ئەمە بۆ منداڵێکیش هەستیاری هەبێ هەر ڕاستە چاو لەبێت چەند جۆرە شتێکمان هەیە ئێمە بەشی هەر زۆریان پەتا ڤایرۆسانە لە بەشی سەرەوەی کۆئەندامی هەناسەیە کە ئەچێ بەرەو بەشی خوارەوە بەشی سیەکان هەناسەکەی توون دەبێ قورسەکان لی باش بۆ نمونە ئێمە چیان پێڵین ئەڵین هەر کاتێک هەناسەی توون بوو شتی بۆ نەخورا شایەوە لێوی شیم بووە باشە زۆر هەناسەیە ئەبە و شێوازە ئۆکسجینی دابەزی ئەمە ئەبێت داخلی نەخۆشانە بکرێت وە بەتایبەتر ئەگەر مناڵەکە لە خوار ساڵەوە بوو ئەبێ بچێتە نەخۆشانە خۆی من لە نەخۆشانە چی بۆکەین بۆ نمونە ئۆکسجینی بۆ دانین ئۆکسجینی دابەزیوە ئاوی بۆڵەوەسی شتی نەخواردووە تای بەرزە تای دابەزێنین هەندێک جار کە ژمارەیەکی زۆر کەمە عادەتەن من لە پێدانی ئەو ڕێنمایانە زۆر ینی بەترسەوە ئەو معلوماتانێم هەندێک جار شتێکی پێوترێ بەکتریال سوپەر ئینفێکشن یاخود سێکەندری بەکتریال ئینفێکشن واتە لە کاتێکە کە مناڵەکە بەرگریەکەی ینی مەشغوڵە بە شەڕی ڤایرۆسەکەەوە لەولاوە بەکتریایەک چی ئێنە فرسەت دێنێ پەلاماری ئەیە تووشی التیهاباتی بەکتریا بێ ئەو کاتانە ئێمە چیانی دژە بەکتریا چ کاتێک نیشانەکانی ئەگەر تاکە لە 4 ڕۆژ زیاتر مایەوە یاخود تاکەی زۆ بەرز و بە دەرمانی دژە تا دانەبەسی تۆ لەو کاتەوە گومانەکەی کە ئەمە لەوانەیە هەوکردنی بەکتریا بێ فەسی بۆ ئەنێریت ئەو کاتە لەوانەیە پێویست بۆ کات دژە بەکتریای بێتێ نیشانەکانی قورس بوو ئەگەر ڤایرۆس بێ بەکتریا بێت داخڵی ئەەکەی چارەسەری تەنها ئەو چارەسەرایە ئەیتێکە پێویستەکە هەندێک جار ماک دروست ئەکات ماکیین لەکەوتەی خراپ ڤایرۆسەکە جاریوا لەکەوتەی خراپی بۆ ئەوش داخڵی ئەەکەی گیناوەکی تر بەشی هەرە زۆری زیاتر لە 105 ئەم مناڵانە خۆیان شاکە بن
من چوار مناڵم هەیە ماشەڵڵا هەمویان گەورن باشە بۆ مناڵی من ئەی قابی لە من دوعای کوێم لێکرد بێ چی مێبێتێ هەروەک مناڵی ئەم خەڵکێت تووشی پەتا بێ بۆ دژە بەکتریای نایەمە و چاکە بێت بۆیە سیستەمێکی بەرگری زۆر باشی هەیە بۆ ماشەڵڵا مە بەسم چێکم خۆی لە ناو منداڵ شازام سیستەمی بەرگری جسمی بەهێزترە لە کەسێکەوەە نا ئەزانی چۆنە مناڵ جستەی ڕاستە باش پێ نەگەیشتوە جاریوە سیستەم مناڵی بچووک سیستەمی بەرگریان باش پێ نەگەیشتوە پێ بڵام سیەکانیشیان لەبەرەوەی سی مناڵ بۆی سیەکان بۆی بۆ خەڵک ڕۆنی کەمەوە مناڵ کە سەرەتا لەدایکە بێ 20 ملیۆن تورەکە هەوای هەیە لەگەڵ ڕووبەری هەناسە گۆڕکێ گۆڕینی ئۆکسسیجین لەگەڵ بڵین ئێمە کە ئۆکسسیجین هەڵەبژین 2 متر و نیوە ئەم ڕووبەرە کە ئێمە گەورە ئەبین کە گەورە ئەبین ئەم 20 ملیۆنە ئەبێت بە 300 بۆ 500 ملیۆن تورەکە هەوە هەن سیرکە چەندی زۆر ئەبێت دووەم ڕووبەری هەناسە گۆڕکێمان ئەبێ بە 75 متر دووجا بۆیە مناڵان زۆرتر تووشی خیزەی سنگە بن لەبەری بە دیواری مولولەکانی خۆواژ لە مناڵە کۆلاپسەبڵانی کەمتر بەرگێ زوو ئەوە بێت ینی بۆیە 100 دروستەکە خیزە دروستەکە بۆیە مناڵان ئەبێ لێگەڕیت بەرگریەکی ئازا و چاونەترسی بۆ دروست بێت لە ئەنجامی توشببوونی پەتاکانەوە ئەگەر لێی نەگەڕێیت چی لێ دەرەچێ یەکەمیان بەرگری لاواسە بێت بەرگریەکی شەرمنە بێت ترسنۆکە بێ لە داهاتووە دەرەقەتی هیچ ڤایرۆس و بەکرێک نات ینی تۆ لەگەڵ ئەوانی کە جاریوە هەیە ژن وازی لێ نانێ لیلاڵێ بێ شروع بۆ حەبەکە بێنی کۆکەی ئەڵامەتیە ئیتر ئەدا لە مێشکە بە بەردەوامی ئەو خۆم بەسەر مادوو بێ ئەمە بەڕاستی گرنگانی بۆ خانمان بە تایبەتی پیاو لەوچێت تۆزە تەماڵتر بێت لە کڕینی هەبوو دەرمان خۆی ڕێک ئەوە ئەسڵی بابەتەکەی کاکسامانە زانی من دایمەڵم چی بەداخەوە یەکی لە گرفتە گەورەکانی من تاوان من زیاتر لە 7 ساڵە بەردەوام لە ڕاگەاندنا خۆ دەزانانی بەردەوام ڕێنمای بڵاوەکەمەوە بەردەوام ڕایش ئەزانی شتێک هەیە کاکسامان گەوجانی خەڵک زۆر ئاسانترە لە هۆشیارکردنەوەی زۆر ڕاست یعنی من هەزاران جار لەوانێ خۆ دەزانی چەنێ لە ڕاگەیان دەرەکەم هوشیاری بە خەڵکە دەین بەداخەوە بەڵام زۆر جار خەڵک یەکسەر گوێ لە شتێکە گرێکە بە ئاسانتر خەڵەتێن ئێمە سروشتی مرۆڤ کاکە ژیان ینی ئەم دەرمانانە مەترسی گەورن خۆشتی زۆر باشم دەرمان زۆر چار دەزانین بەچیت بەستنەوە ئەڵی قابی لەم عیلمە بە بەلاشم دەرمانانەی دروست کردو ئەگەر بۆ خواردن نەبێت یعنی ڕێگەوە پێڵێ بکاکە بە بەلاژ نیە یادخوا بە هاوکاریکی قسەکانی تۆ بیرە نەچێ من ئەمەم بەسەر هاتۆ بۆ نمونە منداڵەکە 3 ڕۆژە پەتاکەی لەگەڵە تۆ سەری چوارم شروبەکەی بۆێنی خۆی 2 ڕۆژی مایی تێڵ ئەوە نییە چاک بۆ پێی ڕێگوایە وی کاکە ئەمانە عادەتەن پەتای ڤایرۆسی شتە قورسەکەی لە 2 ڕۆژی سەرەتایە تا بەرز و شتەکە زۆر ڕاست تا بەرزەکەی نەما چی دەست پێەکە حاڵەتی پۆست ڤایرال ئینفێکشنەکە بە زۆری کات دوای ڤایرۆسە کە چییە کۆمەڵک ئەوەت هەیە هەستەوەەر چالاکە بن ینی کۆکەی درێژخیان جاری وایە باوەڕکە 6 دانە هەفتە 4 بۆ 6 هەفتە کۆکەیانە بێت لە دوای توش هەوکردنێکی ڤایرۆسی بەبێ هیچ شتێک تەنها ئەوەیە ئەمانە و چالاک بووە هیچ شتێکی تریژ نییە بەسم جامە زۆر جار ئەمە جاری واشەیە خۆیان لە 4 ڕۆژە ڤایرۆسکە باشە بێت ئەڵە چی ئەڵە بەخوا باش نەبوو تا ئەو دەرمانم بۆ ناڕقسەکەی بەڕێزم بۆیە تکایە خۆتان بگرن بە دوور بگرن لە بەکارهێنانی کۆمەڵک دەرمانی ناپێویست ئەم دەرمانانە بەڵشتی زۆر باشن بەڵام بۆ حاڵەتی پێویست دروست کراوە بەڵام کاتێک کە تۆ لەو کاتێک کە پێویست ناکە یاخود ڤایرۆسێکە دژە بەکتریایی تێ تۆ نەک سوود بە مناڵەکە و ناگەیەنێ بەڵکو هەموو ئەو سەربازە بیانی ئەو سەربازە خۆبەخشانی خۆت کە لە سەی بەرگریدا هەتا ئیکوژی تۆ سەربازە خۆبەخشەکانی خۆتە کوژیەوەی شەڕ لەسەرەکەن زۆر ڕست دکتۆر شتێکت بود وڵات سەرنجی ڕاکێشان بۆ مۆزوعی کەشوهەوا ینی ئێمە زۆر جار ئێسا ئێمە لەم فەسڵاچین بۆ بەهار وانە ئیتر سەوزایی و گوڵ و درەخت و ئەم شتانە سەوز دەبن ئێمە زۆر جاوا ڕاهاتوین ئەڵێ نەچینە دەرەوە چینە دەشتۆ بۆی هەواکی پاکەڵمژین بەڵام جەناباڵی زۆر جار ئەم گژوگیانش بۆ کەسانی هەستەوەریانێ زرریان لێە ئایا بۆ هەمووی بەس بۆ ئەو کۆمەڵە مناڵی کە ئەو هەستەوەری تەنها ئەو مناڵانی کە هەستیاریان هەیە ڕەبۆیان هەیە هەستیاری لوتیان هەیە هەستیاری سنگیان هەیە ئەمانە تەبان بۆیان باشنی ئەبێ زۆر وریابی لەو کاتانەیە یەگەر بکرێ ماسکێک هەر بە پڕۆ خۆت کە لە ماڵەوە دروستی بکەیت بۆ نمونەیە هەندێک جا تەڕیەکەی باویگەن و دوای ڕای پازنی تەڕایی پێوناڵی تەنها شێکە و بۆ مناڵەکەی بەسی لەو کاتی کە لە دەرەوەی توانێت بەکاری بێنێ هەندێک جارە بێ شڕوبی دژە هەستەوەریشی پێ بێت بۆی کە
بەیانیان پێشەوەی دەرچی بۆی بەکاربێنی بۆی کاریگەری زۆر لەسەنە بە تووشی هەناسەتون نێبێ ئەو مناڵانی کە ڕەبۆیان هەیە زۆر زەرورە بە خاخکیان پێبێ جایەکی لە شتەکانی تر کە زۆر گرنگە چونکە خۆم لەو مەجالەیە ئێستا خوێنم مەسلەی بە خاخ کە بەکاردێت تاوان باشترین دەرمانە بۆ مناڵانی کە ڕەبۆیان هەیە ئێستا زۆربەی بەداخەوە تاوان ئەگەر ڕەبۆ چارەسەر نەکرێ بۆ گەورەی لەگەڵ یا ئەمێنێتەوە بە قورسیش بۆ گەورەکە لەگەڵ بوونە زۆر کات لە گەورەیە جوابی دەرمانیش ناتەوە چارەسەر طبعا ئەم چارەسەرێ بە بەکار بێنرێ جار لەناو کووردا زۆربەی ئەڵەچی ئەڵێن بەکاری نێری بەخوا فێرە بێت بزەڵت لەناو کووردا ئەم شتەیە کە بەڕاستی زۆر خراپە کابرا زەختی هەیە ئەڵە بەکاری نێنی بخوا فێرە بێ خوێنی زۆرە ئەڵێ خوێن ببەخشە خەڵکێکی سول لێبینە کاکە نەچی خوێن ببەخشی گیناوەخوا فێرە بی ئیتر من نازانم کورد دنیاشتی تر هەیە فێرە بێ بۆ لەم شتانە ئیلا کە کاتێکە سوودی هەیە بۆ تەندروستی خۆی بۆیە داوایان لێکن ئەو پزیشکر بە فعلی جەستە فێری ئەم نەریتە بێ نەخێر ئەسڵەن ئەم دەرمانی بەخاخە کە ئێمە ئیدەینێت تەنها لەسەر سیەکانی شەکە ئەگەر 1 ساڵ بەکاربێنی بەقەت 1 هەفتەی شڕوبەکە کە زەرەری لێ ئەدا لە تەندروستی زەرەری نییە تەنها لەسەر سیەکانی شەکە وەک دەرمانێکی زۆر باشە وە زۆر پێویستە ئەگەر بەکار نێنرێ ئەو مناڵانی کە ڕەبۆیان هەیە دیواری سیەکانیان تووشی ستۆکە بێتە هەن چۆن ئێمە جاریوە تۆ قەت نەچوی بچی تایە بۆ سیارەکە و بکڕی ئەڵێ وڵا ئەمە لێ نەخڕاوە تاکە بەڵام ستۆک بۆ بکەڵک نات لەبەری تۆ ستۆک بۆ کاتێکی زۆرەوە بووە بۆ ئەم دەرمانان بەکارنێ دیواری سەکان ستۆکە بێت لە گەورەیە یعنی ئەگەر دەرمانێکی زۆریش بەکاربێنێ پێی چاک نابێت بۆیە گرنگە بەڕاستی ئەو دەرمانانەی کە پزیشکی پسپۆری مناڵان بۆ نەخۆشی ئەنووسێت تکایە پابەت بێەوە تکایە پابەندی ڕێنمایەکانی پزیشکی پسپۆری مناڵان بن بۆی مناڵەکانتان بە دوور بێت لە بەکارهێنانی دەرمانی خراپ بووە بۆی مامەڵەیەکی تەندروستانە لەگەڵ حاڵەتە تەندروستەکانە بکەین. باشە دکتۆر بووە ینی بەو ڤایرۆسە یا ئەو پەتایە منداڵ گیان لە دەست بە بەڵێ بەدڵنیایەوە ئەمە لە عالەمیە نەم شتێ هەیە نەکەرم پەتای ئاسایی ینی مەبەستم پەتا تازە نازانم ینی ئەزانی تۆ ئەبێت چی لێ بکەی بۆی کە ژیانی دەست نەکەوێتە مەترسیەوە تاوان باسی چیم کرد مناڵی ئاساییە لەوانێ خۆ مناڵەکەم نەخۆشی درێژخای نێبێ ڕووبا بە ملیۆنان کەس لەوانێ دانێ احتیمالیە بەڵام ئەو مناڵانەی کە گیان لە دەستیان مەدرسی بۆ سەرژانیان دروستەکە کێن ئەوانن کە نەخۆشی قورسیان هەیە کابرا نەخۆشی قورسی سیەکانی هەیە نەخۆشی قورسی مێشک و دەماری هەیە نەخۆشی قورسی ئێمە ساڵانە لە سلێمانی چەندین جار حاڵەتی وە بۆ لە دنیاە حاڵەتانە زۆرە بەڵام کێن ئاتن ئێمە بە کێڵین خۆپارێزی کە بە زۆری بەکێ بەو مناڵانی کە نەخۆشی قورسی سیەکانیان هەیە ئەوانەی کە زۆر تووشی هاجابۆی خەڵک ئەمەیت خوا زۆر گرنگە بەلامەوە تووشی حاڵەتی قورسی هاوکردنی سیەکان لە بەشی خوارەوە بێنەک بەشی سەرەوە یعنی مناڵ هەیە چەندین جار تووشی بەشی خوارەوەی کۆندامی هەناسە بە قورسی ئەگری ئەمانە لە داهاتووە مەترسی ڕەبۆیان زیاد دەکا بەڵام ئەوانەی کە تووشی هاوکردنی بەشی سەرەوە ئەبن مەترسی ڕەوان کەمە بێتەوە سیرکە ئەو بەراوردە ئەوانەی کە بەشی خوارەوە زۆر بە قورسی ئەگرن مەترسیان بۆ ڕەبۆ زیاد دەکا ئەخەم دووشتە چۆن لێک جاکەی ئەم بیزەبت ئەمە ئیشی پزیشکی سۆری مناڵانە ئەوەی کە بەشی خوارەوەیە هەناسی زۆر توونە بێ ناڕەحەتە بێ زۆر جا شیمبوونەوەی لەگەڵایە سیرەکی ئەمێشێ بە قوڵا سیرەکی ئەمەی ئەلەرێتەوە تێگەی ئەمانە نیشانەی ئەوەی کە بەشی خواروی کۆندامی هەناسی توش بووە ئەمە زیاتر ئێمە تاوان چیاکەینەوە زۆر جا پێویستەکە ئاشایی بۆ بگرین جاریوا پێویستەکان بەسن چیە بەڵام بۆ خەڵک ڕوون بێ بەڵام ئەوانەی کە بە ینی تووشی هەوکردنی بەشی خوارەوە من زۆر کەمن زۆر نین کێشەی ئێمە لەوەدا لەگەڵ تای هەبوو تاکەی دوو ڕۆژ جا ئەزانی یەکشی ترکاک سامان بەڵام یەک جار شڕوبی تایەتێ ئێستا کاکتور تای لێهاتەوە طبعاً ئێمە بۆیە پێ دەڵێن 4 جار 5 جار شڕوبی تای بەرێ لەبەری لێیەتەوە تا 3-4 ڕۆژان تای بۆیەتەوە یەخۆ تۆ بێت پێ دەڵێن 4 جار لە ڕۆژێکا بێرەم شڕوبی تایە لەبەری ئەزانین ئەمە بۆیەتەوە تاکەی بەلایەنگە اون 3-4 ڕۆژی پێچێت تا تای نامێنێ بەڵام من خۆم پێ دەڵم کە لە 3 ڕۆژی تێپەڕاند ئەگەدارم کەرەوەرەوە ببینم ڕاست ینی ئەمەش لە گرنگەکەیە باشە لە ناو منداڵانە ئەو نەخۆشیە درێژخایانە باوانە کامانن کە مناڵ تووشێ بێ ئێستا شەکرە نەخۆشی هەیە تابان شەکرا ڕەبۆ لە ناو نەخۆشیەکانی دڵمان زۆرە یعنی ئەوانەی کە مشکلی دڵیان هەیە مشکلی کۆندامی هەرس کۆمەڵک نەخۆشمان هەیە بۆ نمونە سیستیک فایبرۆسیس کە نەخۆشیەکە لە بینی سنگ و کۆندامی هەرس و کۆمەڵ کێشەی ترە کۆمەڵک یعنی نەخۆشیە لەوانەیە خەڵک لە تێرمەکانیان تێنەگات یعنی لە ماناکانیان بەڵام تاوان کۆمەڵک حاڵەتی نەخۆشی درێژخایانمان هەیە ئەمانە فەقیرە بەردەوام بێ
نەعیلاج وەرگن و بەردەوام پێویستیان بە متابعی بەردەوام هەیە یعنی زۆر جار هەیە بەداخەوە یان نەخۆشیوە درێژخانمان هەیە تەمەنی مناڵەکەش کورتیانی هەر لە عالەمیە نەگەر لە کوردستانە ئەی نەخۆشیوەمان هەیە لەوانەیە چەند ساڵە بژی نەخۆشمانێت تا دەگاتە 10 ساڵ 15 20 لە باشین سنتەرەکانە هەرچەند ئێستا بۆ نمونە زانە سوودە و دەبەرەوە پێشەوەڕات تەمەنی مناڵەکانیش درێژە کرێت ینی بە هیوای ئەوەی لە داهاتووە بەشێکی زۆری ئەمانە چارەسەری تەواوەتیان بۆ بدرێتەوە من زۆر جاریانی بەڕاستی لا خۆمە بێتە پرسیاڵم باشە منداڵ بۆ تووشی شەکرا بێ یان تۆ منداڵێکی بۆن و دوسێ ساڵەیە مناڵ مانگانێ هێت چەند مانگە ئەمە بۆ چییە لەکوێوە تووشە بێ ئەمە با پێ بڵم لەکوێوە شتێک هەیە عادەتەنەوەی کە جێنێتیکە لە مناڵانە زۆر نییە ئەو کە لە مناڵان زۆرە جۆری یەکەمی شەکرەیە کاک سامان شتێک هەیە لە ناوجەستەیە ڤایرۆسێک کە شتێکێتە ناو لەشێ سیستەمی بەرگری بۆ دروستە بێ بەڵێ ئەم سیستەمی بەرگری لە شامێنێتەوە هەنێک جار ئەم سیستەمی بەرگریە یانی تۆ کابرا شەڕی لەگەڵ تۆ کردووە بەڵێ ئیتر ڕقی بەرامبەر تۆ هەڵەگرێ ڕاست ئیتر چاوی زەعیفە باش نایبینێ سیرەکە منش بە تۆ ئەبینێ سپێنە پەلاماری منەیە وا ئەزانێت تۆم لە جەسە شاشتێک هەیە کەم لە مەناعەیە ئەمە دژی ڤایرۆسەکە مەناعی دروست کردووە کەچی سیرەکە پەلاماری پەنکریاسەیە لەو شوێنەی کە ئینسولینەکە دەرێدرێت کە شەکرە ئەسووتێنەیە شەکرە سەرفەکە ئەچە پەلاماری ئەو شوێنەدا ناڵە ئینسولینەکە دەربدرێ یەکە ئینسولین دەرێنرا شەکرە کۆ بێتەوە شەکرە دروستە بێت لە مناڵانە بەشی هەرە زۆری حاڵەتەکان حاڵەتی جۆریەکە کە بەو شێوازە بەو هۆکارە شەکرەکە دروستە بێت بۆیە سیرەکەی مناڵان عاتن لە وەرزانی کە پەتا زۆرە ها وەرزی پایمانە کە پەتاکان زۆرە لەبەری زۆر مەنع دروستە بێ بەشێکیان ئاوە نەک جار تووشی شەکرە چەندی نەخۆشی ترمان هەیەوە دروستە بێ سیرەکە شتێکمانی پێوتری ITV بەشێکیان ئەوانن کە پەلاماری خەبلەکانی خوێنەیە سیرەکەی خەبلەکانی خوێن شیەکاتەوە مناڵەکە تووشی لەوان ئەمە حەقی بە سیستەمی دایکیۆ هەیە نا ئەمان هەندێک زەنی هەندێک شت ناتوانین بڵین پەلا کێشە لە ئەوەی دایکێتی نەخێر ئەمەی جۆری یەکەکە تەنها ئەوەیە لە جەستەیە ئەم مەناعەیە کە دروستە بێت بۆ ڤایرۆسەکە لێ تێگەچێ پەلاماری پەنکریاس شێت هیچ ڕەتی بە شێوازی مامەڵەکردنی دایک و باوکشتانە بۆ ماوەی ئەوانیش نییە ئەسا زۆر جار لە گەورەیە بۆ نمونە عایلەکەی ئێمە دایک و باوک شەکرێتی ئەڵێ مناڵەکانشت لە 40 ئەبێ ئاگیان لەخوا بێت و شەکرێ ئەمە جۆری دووەکەیەتی جۆری دووەکە ڕەتی بە جێنێتیکەوەیە جۆری یەکە ئێمە باسەکەین و کە مناڵانەیە مناڵان لە سەرەتاوە کە تووشە بن بەهۆی توشببوونیان بە پەتاکان و مەناعەکەی کە پەلامەری جۆری دووەمی تاوان ڕێگووە بە زۆری پەیوەستە بەچێەوە بە ئەم شتە بۆ ماوەیە زگماکیە هەمووعڕەز لە گەورەیە ئەگەری زۆریە توش بێت زۆر باش بینە سەر مۆزوعی خۆراک ینی بەڕاستی ئێستا جەناب تەزانی چوزانمە هەموو دووکان و مارکێت و ئەم هەموو جۆرە خواردنە هاتووە زۆر زامی گوێم لە جەناب تەبێ باسی جپس و ئیتر ئەم شکڵاتە و کۆمەڵێک لەمانە کە ئێمانە کاریگەریان لەسەر بەرگری جسمی منداڵ و خۆراک و گەشەکردنیان چییە؟ بورن طبعاً بۆ ئەوەی تەندروستێک یاخو بۆ ئەوەی بەرگریەکی باشێ هەبێ لە مناڵانیشە لە گەورانیشە ئەوەی کە پەیوەستە بە خواردنەوە پێویستەکە زەرورە گرنگە لە ساسی پێنجی چلی ئەو وزەی وەری ئەگری لە چێوە بێ لە سەوزەواتەوە بێ لە دوای سەوزەواتەوە کە وزە وەرەگری پێویستە لە میوەکان وەریگری لە دوای میوەکانەوە اینجا ئەچێ بۆ پڕۆتین و بۆ کاربۆهیدرات و بۆچی پزیشکانی خۆراک میوەشان لە قەدەغە کردی من ئەزانیی زۆر بەداخەواڵم زۆر جار ڕێنمایی پزیشکی تاوانسەر لە خەڵک تێگەیە یەکێڵێ ئەو مەخۆ ڤیددیوەکیان دانابوو یەکێڵ ئاو خۆی من قەناتێکم هەیە خۆم شخصیان ئەمە نەبێ بە یەک بنەماک هەموو ئەوشتانەی کە خوا دروستی کردووە بۆ خواردنە بەڵام تۆ گرنگە بەو شێوازیکە پێم وتی وزە بزانی چەندێک لە سەوزەوات وەرەگری چەندێک لە میوە وەرەگری چەندێک لە پڕۆتین وەرەگری چەند لە کاربۆهیدرات ینی من تازە پێم وابێ ڕسێرچێک بوو لە شوێنێ بوو هەر پزیشکی کاوڕم پێما بێدای نبوو بخوێنمەوە ئەڵێ ئەوانەی کە زۆر بۆ نمونە پرۆتین زۆرە خۆن لەگەڵ چاوریە ئەوانەی کە کاربۆهیدرات ناخۆن ماسە مەترسی شێرپەنجەی کۆڵم بوو شیکیا بوو بیزە بدڵنیانی بەڕاستی بۆی بە هەڵەن ڕاشتێکی وا کەسیاکە بۆ ئەمە قەناعاتێکمەیە هەموو ئەوانەی کە خوا دروستی کردووە بۆ خواردنە لە بەلاش دروست نەکراوە بەڵام گرنگە تۆ بتانی ئەو بەڵانسە ڕاگری وزە لەکوێ بە زۆری وەرەگری لەکوێ کەمتر لەکوێ کەمتر دووەمیان گرنگە باڵانسی ڕاگری لە بینی چییە لە بینی ئەو وزەی کە وەرەگری لەگەڵ ئەو وزەی سەرفیەکەی بۆ مناڵانیش ئەمە زۆ گرنگە
مەسلەی خواردنی سەوزەوات مەسلەی خواردنی میوەکان بۆی بەرگریەکی زۆر باش زۆرڕێکێ هەبێ زۆر پێویستە چونکە تۆ لەو کاتەیە هەموو مەسلەی ڤیتامین دیسیە فۆسفەیتە بۆ نمونە کالسیۆمە کەپەرە زینکە ئەمانە سیلینیەمە لامە بێ ئەمانە زۆر گرنگن بۆ سیستەمی بەرگری بێت تۆ جێشێکی گریماجێشێکی زۆر گەورەەوە بێ کە چەکی باشی پێ نەبوو گولەی باشی پێ نەبوو خواردنی باش دابەستیان نەکەی ڕاهێنانی باشی پێ نەکەی شەڕیشی پێکەیت ئەمەیانە کوژرێت طبعاً یعنی تۆ کەواتە تۆ پێویستی بۆیە ئەم هێزەی کە هاتە خوا پێیداوی لە جەستە تا سیستەمێکی زۆر باشی بەرگری ئەزانی سیستەمی بەرگری مرۆڤ زۆر بە هێزە کاک سامانەی چەند طبقەیەکە تۆ هەر لە دەرەوە لە پێستەوە لە فریمێسکەوە لە دەمەوە لە لوتەوە ئەچێت تا ناولەش ئەزانی من ڕۆژیگان ڤیددیۆیەک زۆر جوان دروستکراوە ڕێکی و شەڕیەوەیە یعنی تەسەوەر کە تایەتی خانە یعنی ئیشی ئەوە کات چی پێڵەن جاسوسی استخباراتیە چییە یعنی یەت کە یەکێک داخڵە بێ بە پلە گێنە بەو لە ئەمانەیەنێ کۆ کاتەوە ئیتر هام شتانە یعنی بەرگریەکە بڕە بەرگریەکەی تری شەڕ لەگەڵاکە تۆ ئەم هەموو سیستەمە بەرگریە جوانە و هەیە گوناحنی ڕاهێنانی پێنەکەی تۆ خۆ بپار یان هەیە ئەڵێ چی من بە باوەکە نەخۆش هاتووە ئەڵە دکتۆر نەبەشۆ تا ستا تووشی پەتابێ یەکتم وڵاشێکی زۆر خراپ بگرتەوە تۆ لەبەری تۆ ئەو مەناعیوە زانی چی لێ کردووە داو ناوە دابەستە لێ شەڕ و ڕاهێنانە پێ نەکردووە تەبان سوێنە بەرگیشتی ناگرێ یانێ بێ پەتا بگری لا تەبانە بێ پەتا بگری بەتابەتی هیچ کێ ئەوانەی نەخۆشی درێژخانیان نییە ئەوانەی نەخۆشی هەستیاریەکانیان نییە ئەجا بەچی بگرنگگیریمان نەجی یان پەتا نەگرن هەیە هەشە ینی هەشە بەڕاستی پەتاکە مەگرێ بۆ یعنی بە جۆرە لە جۆرەکان لەوانەیە ئەسڵەن سیستەمێکی بەرگری زۆر بەهێزیە بێ پێوە دیارە یاخود هەندێک جار هەیە شوێنی نییە ینی توجاری وە ڤایرۆسەیە خەڵکێکەیە من ئەوەی کە خوێندوشمە تۆ لەسەر وەلامە بێ تۆ کە ڕسەپتەرێکردنەوە ڤایرۆسەکە تیا داخڵ بێت یخۆ تو توش ناوی ینی هەندێک جار هەیە خەڵکێ چەند جارێمە بینیمان ئێستا لە ماڵەوە جاری وە هاوسەرەکەم زۆر تووشی کەم تووشی پەتاکانە بێ کەچی ئێمە مناڵەکانمان لە خۆش و مناڵەکان زۆر تووشی پەتابین یخۆ لەوانەیە ئەم بۆ کۆمەڵێکیان لەوانەیە ڕسەپتەر نەبێ یاخود بۆ بەرگریەکی زۆر بتەوی هەبێ لەو شتەیە بەو شێوازە نەبێ یعنی بەڵام بمسم چییە باوەڕکە کاک سامان یەک شباوە باسکەم بۆی خەڵک لە بەرچای ڕۆم بێ من نەبێ بە ڕێکلام بۆ خۆم ئەمە نەبێ بە ڕێکلام تکای خەڵک بە ڕێکلام وەری نەگرێ ئەگەر حەد چۆنەوێ من جگەلەوەی دکتۆراکەم هێ لە مناڵانە تاوان وا لە مەسلەی کۆندامی هەناسە و بەرگری مناڵانش خۆت ئاگاداری کە باوەڕەکەی پار وتیان دکتۆر ڤاکسینی ئینفلۆنزاکە زۆر هاتۆ بۆ خۆ ناکتی مشت مەڵاقی چیەکە چوم خۆم کوتە باوەڕەکەی ئەم سەڵ تووشی پەدانە بووم لە خەفەتانە مەسەین چی بکەم هەتا ئەو دەڕۆژ پێشێستا ئەم پەتایم کرد لە خۆشیە خەنی بووم یعنی چوار شەو بوو نەخەوت بووم زۆرم بدڵ پێ خۆش بوو بۆی کاکە ناکرێ منەوە مەناعە ساڵی دانیم دابەستێ ساڵی داتوی شەو شەڕکە یعنی تۆ بەجددی تۆ بێ ئینسان ئەزانێ بە ئینسان شۆ بیرکاتەوە ئەو مناڵانی کە کێشەی هەناسەدانیا یان بۆ نمونە بە قورسی تووشی کۆ ئەندامی هەناسە بەشی خوارەوە بن نەخۆشی درێژخایانیان هەیە مناڵی بچوو خەڵکی بە ساڵات چوو کای ئەمانە پێویستە ساڵانە کوتانیان بۆ بکرێت ئینفلۆنزا دووەمیان بەڕاستی پێویستە ڕێگیریان لێ بکرێت لەبەوەی توشون بۆ لەبەرەی مەترسی بۆ سەرژانیان دروستەکە ئەگیناوەکی بەڵام شتێکی نوێ بوو بۆ من خۆ من پۆز لێ مەڵێ من تووشی پەتا نابێت ئەخر ناخۆ تۆ کە خۆ توش نەبی ئەمە نیعمەتی خۆیە تۆ کە خۆ توش نەبی ئەمە نیعمەتی خۆیە کە تۆ توش ناوی بەڵام تۆ لەوانەیە بەڵام ئەگە کەسێکیش توش بێ هەر نیعمەتە طبعاً یعنی من دایم زۆر جارڕڵم هیچ شتێ کە لە خواوەیەت بێحکمەت نییە بێحکمەت نییە یعنی ئەمە شتێکە ئەوە نییە تۆ بڵێ وڵا خوارڕقی لە مرۆڤەکانی باشن تۆ بەرگریەکی زۆر بەهێزی بۆ دانای ئێوە بەرگریە بێت تۆ تووشی پەتاکان بێ ینی بەڕاستین بەلام و سێرە خەڵکێکیت تەندروستێکی زۆر باشە هیچ کێشەی نییە سیرەکەی بە هیچ شوێناڵە توش بێت جا یەکشی تر کێشە گەورەکە و کارەساتە گەورەکەەوەیەکە دەرمای دنیای دژە بەکتریایەتێ ئەسڵام دژە بەکتریانە بەرگریەکەی خۆی لە ناوەبات ینی ئەو بەکتریا سوبەخشانی خۆیەتی ئەمانە کوژێت یعنی ئەمە کێشە گەورەکەی بۆیە ئەگەرەتەوێ مناڵەکە و سیستەمێکی باشی بەرگریە بێ ئەوەی کە بەڕێز باس کرد کایە خواردنێکی تەندروستی باشی بەرێ خەوێکی باش کە زۆر گرنگە مناڵان لە سەرەتای بەرنامەکەش لەمە بێ ئاماژەیەکە بۆیە مناڵان خەوێکی تەندروست و باش وڵای دکتۆر ئێستا لەم دۆخەی مۆبایل و ئەنتەرنێت و چوزانم ئایپات و ئەمە مناڵ چۆن ڕابێنی کە بخەوێ یعنی ئەمە ڕەنگە گرفتی گەورەی هەموو خێزانێک بێت لەم هەرێمی کوردستان کاک سامان کێشەی گەورەکەی دروست بوو من زۆر جار لەوانەیە هەندێک کەس حەزی بەم قسەیانە بێ ئەزانی کێشەی گەورەکەی دروست بوو من نازانم کاتی خۆی لێرە چۆن بوو من باسی قەڵازەکەم خۆم لە قەڵازێک بووم ئەزانی کۆڵانەکەی ئەم دی و لەو سەر تا ئەو سەر هەمووی خزم و کە سوکاریەکرد بووین ئەزانی
بەیانیا کە دەرەچوین جادایکم لەو جەژنا لێ بووم ئەیوت من خواخوام بوو بێنەوە نەخەون شەو تۆ زێدانیش لەگەڵمانە ئەیوە ڕێکخەویان لێکەوە ساعات هەشتوانە ئەوت ڕۆژەکە خواخوام بوو بێنەوە تۆزێ لە ماڵەوە نانێ بخۆن ئەوی هەر لە دەرەوە بوون زەنی کە تۆ مناڵ چوو لە دەرەوە وزەیەکی سەرف کرد لە ژنگێکی تەندروستە ئەو هەوایەکی تەندروستی هەڵمژی ئیتر شەومان و ئەبێتێت یەکسەر ئەخەوێ ئەگەل موبایل وایپاد نابێنە برا ئێمە ئێواران بەڕاکردن هاتینەوە نوی ساعت بەرنامەی مناڵانی هەبوو تۆ زێدانی شنو ئیتر ڕاکەوە بۆ دەرەوە ئیتر ئێمە وا گەورە بووین ێ بەس تۆ مناڵەکە و هێناوە کاک بەردەوام لە ماڵەوەیە ناڵی بچێتە کەس و کار کەست لێ نزیکنێ من ئەڵەمە چێت دەڕۆڵە نەوەڵڵا چاخۆ کاک تۆر بووکی بنێرمە دەرەوە خۆ متمانەم بە کەس نییە ئێم ناینێرێتە دەرەوە لە ماڵەوە داوناوە بە دیار موبایل بە دیار ئایپاد بە دیار تەلەڤیزیۆن حتا نەک خۆدایک و باوکان هەموو یان موبایل وایپادی پێ خۆ ئەمیش بە دیار تەلەڤیزیۆن و دانیشتووە خواردن ناخوا کە خواردن ویستی بخوات چیەخوا خواردنی دەرەوەخوا لە پاڵە نایە جپسی لە بەردەست یا جپسی بەردە یا کۆلا یا شەربەت ئیتر تۆ ئەم مناڵە دووەمیان یان سەیرەکەی تا یەک و تو دانیشت تا سێ و چوار بە تایدی لە ڕەمەزانە تا پارشێو دائنیشی لەگەڵ دایک و باوکی ئیتر پارشێوە کاکە ڕاستە لەوانەیە 9 سعات لەسەر جێگا بوو بێت بەڵام ئەم 9 سعاتە لە کاتێکی زۆر خراپایە تۆ مرۆڤ کە دروست کراوە بۆیە دروست کراوە لە سعات 9 بچێتە سەر جێگا لەبەری کاتژمێرێکی بایۆلۆجی و هەیە لە حوتەوە دەست بە دەردانی میلاتۆنی نەکات لە نەوەوانە و ئیتر بەرز ئەبێتەوە باشترین کاتی خەو لە سا کاتژمێر دەبۆ دوویە تۆ تا دوو مناڵەکە و زەقی جای ئاوە دەرجشتووە بە تێرم بایل وایپادەوە ئیتر تۆ لە دوای دوو وەرچەنێک بخەوی سپادەی لێ ناکات لەبەری تۆ لە بەیانی من درەنگەڵاس یعنی من زۆر جار ئەلکاک تۆر خەوی زۆر باشە بڵم بێ زەحمەت لەکەیوە هەنیا لێ پرسم وڵا کاک تۆ لە سعات دوو ئەخەوێ یاسێەوە خەی وڵات تا 12 یەڵم وڵای زۆر خراپە ئەڵە چۆن کاک تۆ 10 سعات دەخەوێ ئەڵم بەخوا مەسلەوە دەکات ژمێرە خەوێ بەس خەوەکەی خراپە ئەین بۆیە خەوێکی باش جوڵەیەکی تەندروست و باش خواردنێکی تەندروست و باش لە نەخۆشی مەترسەقەت باشە گەرێسا بۆ نمونە خێزانە گوێی لە جەنابەت بێڵێ خۆ من منداڵەکەمەوە تا ئاواش سیستەمی خەوی وایە مۆبایل بەکارێنێ هیچ کێشەیشی نییە ینی ئێوەی پزیشک پێتان وایە لەکوێ ئەم کاریگەریانە لەسەری دروستە بێ ینی من مناڵەکەم ئەڵێم با بەوام مەکە بۆ نمونە خراپە ئەڵێەوە تا خۆمە عیبم نییە وە ئەمە لەکوێ ئەم کاریگەریانە لەسەر جستەی یا خودی کەسەکە دروستە بێ لەناو کووردا شتێک هەیە زانی تا لی نەقەومێ درک بە مەترسەکان ناکە خۆی گرنگترین شتەوەیە کاک سامان نەهێڵی کارە سادەکە ڕوو باچەکە ڕوویا قیمەتی چی ئەمە کەی ڕوەدا مناڵێک دانیشتووە بە دیێن موبایل و ئایپادەوە یە دەڵە کاکتۆر ڕەوتوانە و مناڵە ئۆتیزمە بۆ لە ئۆتیزمە وڵای کاکتۆر گۆشەگیر لەو سوچەدا ئەنیشەیە تووڕێە دەمێ شەڕەکە دەمێت جوێنەیە دەمێ لەگەڵ خەڵکە نازانێت دوو قسە بکە ئیتر هەن کۆمەڵەکشت سیرەکەی موبایل و ئایپاد زۆر بەکارێنێت ئیتر ئەو مناڵە نەئەزانێت سەلام و کەلامی لەگەڵێکێکا بکە نەئەزانێ مامەڵەیەکی تەندروست ئەو سیرەکەی سپێنێ کاکتۆر لە تەمەنی 20 ساڵیە فڵان کەسمان تووشی شەکرە بوو تووشی زەخت بوو جەڵدەی دڵ لێیە فڵان بوو تابان وای لێ بۆ وای لێ کاکە تۆ لە مناڵیەوە تۆ لە مناڵیەوە کۆمەڵک هۆکاری مەترسیدار هەیە بۆی تووشی ئەم نەخۆشیانە بێ لە مناڵیەوە تۆ هاتووی ناڵی بجوڵێ خواردنی تەندروستە نایەتێ یعنی جوڵەیە نیەتی خەوە نیەتی ئەمانە هەمووی هۆکاری مەترسیدارن تۆ لە تەمەنی 20 ساڵەوە سیرەکەی جاش لە چی با بە خەریکی ئەم وڵاتە کافرانەیە خواردنی خراپمان بۆ ئەنێرن پڵان شتەمان بۆ ئەکەن خۆ مناڵم خواردنەکە دروستە خواردنەکە تەندروستە بەس کێ دەستی گرتووی تۆ ئەم خواردنەوەی دی خواردنی خۆمانی کوردەوەی نەیتێ یا کێ دەستی گرتووی خەوێکی باش بیخەوێنی کێ دەستی گرتووی بینێری تۆزە وەرزشکار لە دەرەوە بجوڵێ باشە لە مۆزوعی بڵێن ئەم خواردنانە دکتۆر بۆ نمونە ئێستا هەر خواردنێک یانی دەستی بۆ دەبێ پڕە لە شەکر باشە ئێوە پێم وایە زۆر دژی جبسن ئەگەر بۆ نمونە خێزانێک بدوێنێڵێ باشە خۆمە پەتاتە ینی بۆ پەتاتەیە خۆی کاربۆیدرات پەتاتە تۆ ئەگەر پەتاتە بێ بۆ نمونە هەر پەتاتە خودی خۆی بێ بە مناڵیشێک کاتێ زەرەرێ ئەزین دووشت هەیە باش تۆ کە پەتاتەیەکی تێ بە کوڵاوی کوڵاو ناخوا بە سوورۆکرایی تۆ با پێ بڵێ پەتاتەیەکی تێ بە کوڵاوی هەر کاربۆیدراتەکەی و سروشتیەوەی کە خوا دروستی باش ئەزانی جبسێک
لە ئەنجامی جب سوورکردنەوەیە کە دروستکردنی مادەیە دروستە بێ شێرپەنجە دروستەکە ئەزانی پڕەتی لە خوێ ئەزانی ئەم خوێ شاری مناڵ شاری خوێنی مناڵ بەرزەکاتەوە بۆ مناڵەکە لەو کاتەیە تووشی مەترسی زەختیە تووشی شێرپەنجە تووشی شەکرە جگەلەوەی کە تۆ کاربوویدراتی زۆرتیە کەواتە تۆ لەو کاتەیە تەنها پەتاتەیەکی کوڵاو لەوانی تەنها کاربوویدراتی هەبێ کە ناشوانێ زۆر بیخوا بەڵام لە ناو جبسی پەتاتەیە لەبەرەوەی زۆر حەزەکە زۆرش بخۆ پەتاتی کوڵاوەکە تەنها لەوانێک پەتاتی پێ بخرێوە ئەزین جبس دەدانە جبسی بۆ بێنە ودانیڕێک وایە خۆی مسمەوە پێ بڵم جبسەکە تا دەبێت ئێداخر ئەمە جیاوازەکەیە جیاوازەکە لەولا کۆمەڵک مەترسی زۆر زۆر بەڵام پەتاتە تەنها کاربۆیدراتێکی سروشتیە کە خۆ کردەیە لە پەتاتێکی زیاتری بۆ ناخورێت بەڵام جبسەکە بای دە پەتاتە هەر کاربوویدراتەکە خۆ اینجاوەرە چەنە مەترسی ئەو دەرمانانەی کە یاخود موادێکە کە دروستە بەلان جامی ئامادەکردنیەوە کە شێرپەنجە دروستەکە فشاری خوێن دروستەکە ینی ئەمانە مەترسی زۆر زۆر گەورن کاک بەش آخر دکتۆر زۆر جاڵێن ئێمە لەم هەرێمەین یعنی ئەمە من کە گفتوگۆم کردو زۆر جار لەگە کۆمەڵی خەڵکە ئەم ئەنجامەم دەستکەوتووە هەڵێ با بە فشەیە وانە خۆمە هەمووی چاودێریە کرێ و پزیشک سەپەرشتیەکە و حکوومەت نایەڵێ خۆ ئەگەر ئەم شتە زەرەرێ بێت چۆن لە ناو بازارە بڵایەکەنەوەی فرۆشن یعنی ئەمەی کە منێڵم لە پەتاتە چ لە خواردنیکی کەیشە کاک سامان ئەزانی یەکشتە بە پێ بڵم خۆ مناڵەکەی مژێ خۆ پێ بڵم ینی ئێستا بۆی خەڵک لای ڕوون بێ بەڵام چۆن من هەموو ڕێگریەکەکەم محاولەکەم کەمترینی بخۆ گەشتی ئەوە هاوڕێکی فزیشکمە بوو لێرە بەدەوە کە باسی ئەمەکەی ڤیددیۆیەکی ئەی بڵای یەکەم وەڵام ئەمە زانی مەبەسم چێکی ئەمام قسەیە باسەکەین ئەبێ هەوڵ بی ینی ناتوانین ڕێگری سەڵەسەڵکی خۆم بایل وای پاج ناتوانیت بەڵام تۆ بێ هەوڵ بی سنوور هەبێ 20 سەبەت ئەڵە زەرەر لە نیوە بگەڕێتەوە تۆ هەوڵ بی کەمترین زیانی بەرکەوێ ئێمە شەڕەکە لەسەرەوەکەین ئەگینە تۆ بڵێ وڵا لەبەرەی ئەم جبسە خراپە ئیتر هەر ناتوانانی پشتیوانی ئەمە قەنعاتم بۆ نییە بەڵام ئەتوانی زۆرترین هەوڵ بی کەمترینی خۆ لەوانەیە خێزان هەبێ هەر نەشێڵێ من دەستخۆشی لێکم من چەندین جار هاتووە دایکوی ئەڵیا باوکێڵە بە هیچێک نەمانێشوە دەستخۆشیان لێگەم ئەلە بۆ نمونە ئەڵە بە شێک ناڵم سەیری ئایپادون بەلکەم دەستخۆشی لێکم ینی ئەمە بەڕاستی ئازایەتە ئەمە بەڕاستی ڕۆشنبیریە قیممەی لوتی ڕۆشنبیریەت و خەمخۆریە بۆ مناڵەکەی بەڵام کێمەواڵین هەوڵ بە هەرنێکی کە ئەوە نەبوو کەمترینی بەڵام بڵێ زیانینە و ئیتر ئەمە وە کابرام دەرمانی دژە بەکتریای خوارد هەرەی خوات ئەمە کاکەمە خراپە ئەو کاک خۆ بەلاش دروست نەکراوە شوێنە ڕێگەگرێت کاکە ئەزانی بە بەلاش دروست نەکراوە بەس بەخوا بۆ ئەمە دروست نەکراوە زۆر ڕاست هیچ خۆتە زانی کاک سامان ئەزانی لە وڵاتەیە خۆ ئەمە هەمە لە وڵاتیان و کوردین و ئەم حکوومەتی خۆمانە و بەڵام ێ باواقعی بین چاوپۆشی زۆرەکە باڵێ ئابان بە دڵنیاییەوە تۆ لە دەرمانە ئەکرێ یەک دنیا دەرمانی قاچاقیەت کە بەداخەواڵێم ئەی باشە لە خواردنەکان نابێت چەنێک بێت یعنی ئەمە کێشەیە ینی کێشەی گەورە لەوەدایە تۆ نەحەزیشی زۆرە خۆ تۆ لەوانەیە ئێمە هەرگلەی لە حکوومەت نەکەی نەحەزیشمان زۆرە ڕاست یعنی لەوانەیە دنیا بانواوەشکال بیانەوێت دەرمان خواردن ئەنەوەشکە داخڵیکەن بەڵام خۆ ئێمە ئەتوانین ئەگەر نەشتوین ڕێگەری بکەین لەوەی کە بڵین وڵا ناحەزمان زۆرە و وڵا حکوومەتەکەمان ساوایە و کوری حکوومەتەکەمان زۆر گوێی نایەتێ ئێبت خۆتوان نەیخۆیت توانی خۆ پارێزی لێ بکەیت خۆتوان کەم بیخۆیت جاران دکتۆریانی خەڵک زۆر بڵێن لەو جیلەی ئێمەیە وەرزشی زۆرەکە تۆپانەیە هەبوو بۆ نمونە پاسکی سواریە کرد کابرار پاسکێکی لەبەر دەرگا بوو پێگەڕا بەڵام ئێستا هەموو ئەمانە نەماون سەیری دەموچای مناڵێکی زۆر شەکەتە زۆر ینی بەراورد بە تەمەنی زۆر بە تەمەنتر دەرەکەوێ پارکە کاک سامان مناڵی ئەمە حەقی بەو شاشە و بەو نەبوونی خەوە کە و کاریگەری سەگا مناڵی ئێستا زۆر زۆر گوناحە بەجددی گوناحن بەجددی ئەمانە لە تەمەنێکی زۆر زوێ هەرچەند ئێستاش بەرهەمی دوای ڕاپەڕینەوەوانە پیا بۆ کە لە دوای 2000ەکانە بە زۆری پێش 2000ەکان زۆر باش بوو لە ئەزمەیەکی اقتصادی بوو زۆر باشتر بووین ئەزانی لە دوای 2012 لەمانەوە بەڕاستی کارەساتە ئەزانی من پێم وایە 80 ساڵی تر گەنجەکانمان زۆر لە تەمەنی زووترا تووشی زۆر نەخۆشی درێژخانە بن تابان کەم خەوی ئەزانی ئێمە متعامان لە شت وەرەگرت باوەڕ کە من ێسەر سۆژای بیرمێ چوینە دەرەوە باوەک پس کاتی ناخواردنەکە گەر هات بینە ماڵەوە زەنی یەکشتی زۆر خۆش بوو تۆ مناڵی ئەو گەڕکە هەمووی وە خوشک و برا بوو زەنگ کەس خەمی مناڵی نەبوو ئەزانی کاک سامان ئەمانە هیچی نەماوە ئێستا
مناڵ سیرێکی بەردەوام لە ماڵەوە وەک زیندانە ینی سیرەکەی ینی یەت کابرا 5 ساڵە ئەڵە قسە نازانێ ڕاستەکە تاوان کەسنی قسەی لەگەڵاکە لە چی فێری قسە بێ ئەڵە جاری وە 5 ساڵ یاڵە دکتۆر بە ئینگلیزی فڵ قساکە کوردی نازانێت تاوان لە ئایپاد زۆرشی دڵ پێ خۆشەکە لە یوتیوب فێری ئینگلیزی وە زانێمە کارەساتە بە جدی ئەم شارە کارەساتن یانی تۆ دڵە بەوە خۆش بێ مناڵەکە لە یوتیوب بۆ فێری ئینگلیزی وە زانی زۆر چار ینی سیرەکەی تەمەنێکی گەورەی هەیە ئەمەنی 15 ساڵە نازانی میوانە بەخراتن کات یعنی ئەمانە کارەساتن ئەمانە ئەزمی زۆر گەورە توانیت ینی گفتوگۆکردنی لەگەڵێکی ترە ئەمانە هەموو کێشەی گەورە لە ڕووی کۆمەڵاتیەوە زانانی وڵاتە نەک لە ڕووی تەندروستی و لە ڕووی کۆمەڵاتی و لە ڕووی زۆشتەوە لە ئەزمەداین ینی بەداخەوە لە جاتیەوەی هەوڵی ئەوێ چی بکرێ قسەکەی جەنابەت دروستە ئێستا بۆ نمونە لە نەوەدەکانە تا 2000یش ئافرەتە بۆ لە 15 ساڵی و 16 ساڵی و 4 ساڵیە ماڵی بەڕێوە بدۆ ئێستا تۆ نازانی هێلکە ڕۆن مناڵەکە تاکسەمە باشی با پێ بڵم 2011 بوو لە هەولێر دەورەیەک هەبوو ئێمە چوین لێرە چەند پزیشکێ بووین دەورێکی ڕۆیال کۆلێژ بوو کۆمەڵە پزیشک و پرۆفسۆری بەڕێکانی بوون هاتبوون دەوریان پێوتین 2011 پزیشکێکی خۆمانی تیا بوو خەڵک سلێمانی بوو لە بەڕێکانیاویش لە کۆلێج شەهانە بوو کە دەورەکە تەواو بوو هات دانێکە ناوی پیتەر بوو شتێکەوە بوو وتی ئەم شو تابانی گریەوە بۆ وتی زۆر گریەوە دی دوێنە چوین سەردانی خستخانەیەکمان کردووە خستخانەی مناڵان و بەشیەوە بانگی کردوم وتوێتی لێرە بیناکانتان لە بینای ئێمە جوانترە سارەکانتان لە ساری ئێمە جوانترە کارەساتە تۆ ئەمە خستخانەکەەوە بێ جام بستم یعنی ئەبێ بۆ هەموو شتەکان ئێمە خەڵکی بیانی بۆمانەگری ئێمە خەڵکی بیانی بۆمانەگری بزانە زەنی کارەساتە تۆ بی لەو شتەیە بی تۆ بیناکانە لە بینای وڵاتێکی ئەوروپی جوانترە سارەکانە ڕاقیترە چی زۆر شتەیە بەجددی لە مەسلەی پەروەردەیە زۆر خراپین لە مەسلەی تەندروستی سیستەمەکەت خراپ بەڵێ سیستەمەکە زۆر خراپین ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتری ڕۆین سیرەکەی یاکەوە تا کارەساتە تۆ زەنی ئەم کوشتنکاریە زەنی لە پەروەردەیە کاتنە کارەساتین بۆ خۆمان بۆ دنیا سە کارەساتین تۆ خەڵکێک سیرەکەی لە ئاسێکی زۆر بەرزە کوشتنی ئەم شانە دروستەکە زەنی من پێم سیر بوو یعنی ئەمە بوو هەمومان بگرین ینی بەجددی لە ئەم شانە ئەبینین ئەماوە نیە بڵێ خەڵکێک لە لادەیەگا لە شوێنەکە نەک حتا من ڕزم بۆ لادەیم خۆم لادەیم بەزمە بەسم کەڵچێک کالەوانی ئاگای زۆر لە خوێندەوار تون بێت تو درۆ بێ لە شوێنەکە بڵێ وڵا بێت شتێکی وا بکە تا ئاراتەیە بەسۆ بی خەڵکە زۆر ئاست بەرز و خوێندەوارەکەت تۆ بۆ نمونە ئەم چەندین کەشتی تر کە ڕووی ئەمە بەداخەوە لێرە لە هەولێر لە چەمشەماڵ خوڕێ لە هەموو شوێنەکانی تر لە قەڵات زێ لە فڵان لە فسار ئەمانە کارەساتن کەواتە ئێمە لە بواری مەسلەی پەروەردەیە لە تەندروستیە لە ڕووی یاساوە لە هەموو شتەکانی تر من هیوادارم یعنی هەم حکومەت هەم خەڵک هەمووی بەگشتی بە ئاگا بێتەوە ئیشی جددی بکرێت چونکە ئەم وڵاتە وڵاتی خۆمانە ئەبێ هەوڵی جددی بین بۆی وڵاتێکی جوان دروستکەین بۆ داات زۆر سپاس دەکەم دکتۆر پشدەر عەبدوڵڵا لەکە لەگەڵم بووی سپاس بۆەوە جژنا زێتمانەیە زۆر سپاس بۆ دکتۆر پشدەر عەبدوڵڵا پزیشکی پسپۆری نەخۆشیەکانی منداڵان و کۆئەندامی هەناسەی منداڵان کە لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس بۆ ئێوەش کە تاوەکو ئێستا بینەری بەرنامەکەم بەخواتان ئەسپێرم خواتان